بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. وەفدێکی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم سەردانی بەغداد دەکات. لە کۆبوونەوەی ئەمڕۆیدا ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم بڕیاریدا وەفدێک سەردانی بەغداد بکات. بە میواندارێک لە بەڕێزان سادی ئەحمەد پیرە ئەندامی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم و تەبێژی یەکێتی نیشتیمانی هەروە دواتریش محمود ڕەزا ئەندامی پەرلەمانی عێراق تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. وەفدێکی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم سەردانی بەغدا دەکات. بابێ بەشداری کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان، ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم سێم کۆبوونەوەی خۆی ئەنجامدا و بڕیاریدا وەفدێک سەردانی بەغداد کات و لەگەڵ بەرپرسانی عێراق دیدار و چاوپێکەوتن ئەنجام بدەن. باپی زانیارەکان وەفدەکە لە بەرپرسانی حیزبی ناو ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم پێک دێت و نوێنەری حکومەتی هەرێمیش بەشدار نابێت. سەردانی وەفدی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم بۆ بەغدا لە کاتێکدایە بەرپرسانی بەغدا دژایەتی خۆیان بۆ ڕیفراندۆم دەربڕیوە. حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق لەمەوەی چەند ڕۆژی ڕابردوودا ڕایگەیاند ڕیفراندۆمەکەی هەرێمی کوردستان نادەستوریە و مامەڵەی لەگەڵدا ناکەین. یەکێک لە تەوەرەکانی گفتوگۆی نێوان بەرپرسانی عێراق و وەفدی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم پرسی کێشەکانی هەرێم و بەغداد و کێشەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستانە. پێشتر سەرۆکوەزیرانی عێراق بە نووسراوی فەرمی داوای لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک و مووسڵ و دیالە و سەلاحەدین کردبوو ڕێگە بە ئەنجامدانی ڕیفراندۆم لە ناوچە کێشە لەسەرەکان نەدەن. لەگەڵەوەی هەرێم لە وادەی ئەنجامدانی ڕیفراندۆم نزیک دەبێتەوە، بەڵام ئامادەکاری پێویستی نەکردووە بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم. کۆمیسیۆنی هەڵبژاردنیش تا ئێستا هیچ نووسینگەیەکی لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم نەکردوێتەوە. لایەکی ترەوە گفتوگویەکی جددی لەگەڵ پێکهاتەی عەرەب و تورکمان لەو ناوچانە نەکراوە بۆ ئەوەی لە کاتی بەڕێوەچوونی ڕیفراندۆم چارەنووسی بەشێک لە ناوچەکان نەکەوێتە مەترسیەوە. بەرپرسانی کورد لە ساڵی 2023 چەندین پۆستی باڵایان لە بەغدا بەدەستەوە بووە، بەڵام کاریان بۆ زەمینە سازکردن و لێکتێگەیشتن لەگەڵ بەرپرسانی عێراق بۆ سربەخۆیی کوردستان نەکردووە. لە ساڵی 2005 لە کاتێکدا زەمینە سازی بۆ پرسی سربەخۆیی لەبارتر بوو لە ئێستا، بەڵام بەرپرسانی پارتی و یەکێتی داوایان لە خەڵکی کوردستان کرد دەنگ بە دەستوری عێراق بدەن و لە دەستورەکەشدا نەیانتوانی مافی چارەی خۆنووسینی کورد بە مادەیەکی سربەخۆ دابنێن و کاریشیان بۆ ڕیفراندۆمە نەکرد کە لەو ساڵەدا ئەنجام درا. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. لە بەش یەکەمدا لەگەڵ کاک محمود ڕەزا ئەندامی پەرلەمانی عێراق تاوتوێ پرسە دەکەین، لە بەشی دووەمدا لەگەڵ کاک سعدی پیرە درێژە بەم پرسە دەدەین. کاک محمود بەخێربێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. گەر سەرەتا لەوە دەست پێ بکەین وا بڕیارە وەفدێکی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم سەردانی بەغداد کات خوێندنەوەی بەڕێستان بۆ ئەم پرسەچی پێم وانیە هیچ ئەنجامێکی هەبێت لەبەر کۆمەڵی هۆی زۆر ڕۆشن. یەکێکیان ئەو کۆمیتێ خۆی لە ئەسڵا بە ناقانونی دروست بۆ بە ئیرادە حیزبێک دروست بووە، هیچ شایەتێکی نییە. دووەم هەموو ئەو وەفدانەی کە بە مستەوای بەرزی چوونەتە بەغا لە ڕابردووە هیچیان پێ نەکراوە. سێیەم ئێستا وەزعی کورد زۆر خراپە لە چاوجارانە، لەبەرەوە هیچ وەرەقەیەکی زەختی پێ نیە ئەم ڕیفراندۆمە نەبێت کە عێراق زانیاری لە کورد زیاترێکە ڕیفراندۆمێکە کەس یاترافی پێناکە و هەموو دنیا ڕاستەوخۆ بە سەرانی کوردیان و تۆوانی خاوەنی پرۆژەی ڕیفراندۆمن پێیان وتون کە وەختی نییە یاترافی پێناکرێن، نە ئومەی متحیدە یاتراف پێەکە، نە ئەمریکا یاترافی پێەکە، نە یەکێتی ئەوروپا یاتراف پێەکە، نە تورکیا یاتراف پێەکە، نە عێراق، نە ئێرانە کە ئەمانە ڕاستەوخۆ معنین بەمە. ئەمە لە ڕاستیا لە هی نەچێ، ینی لە کڵاوکڵاوێنەوەشتی واچێت لە یاری مناڵان ناچێ ئەمریکا کردویانە. لەبەرەوە
وەفدێک بەم زمینەیە و بڕوا کە هی زمینەیە عێراق لە خۆیان باشترە زان وەزعی کوردستان چ وێرانەیەکە ئەزانن کە حیزبێک تەحەکومی کردو و کۆمەڵە حیزبی کەشی بەدوا خۆیان ڕاکێشاوە لەبەرەوەی هەموو قوتی میلەتی خستۆتە دەستی خۆی هینی ئەوانەی کە شوێنی کەوتون دیارە وەرەقەی پارتی وەرەقەی زەختی لە بەردەستایە بۆیان یا شوێنی ئەکەون یا بەرز بۆچی پێ دوایە ئەم مۆڤدە سەدانی مۆڤدە کاریگەری نابێت پێم وتی لەبەر ئەوەی کە ئەم وەفدێکە کە هیچ شەرعیەتێکی قانونی نییە سەرۆکی پارتی ئەمە هەمووی بە ئیرادەی سەرۆکی پارتی دروست بۆ سەرۆکی پارتی خۆی بڕیاری داوەکەی ڕێفراندۆمەکرێ خۆی بڕیاری داوەکەی پەرلەمان ئەگەر بکرێ هەڵبژاردننی پەرلەمانەکرێ خۆی هەموو تەوقیتەکانی داوە خۆی بەیانێکی دەرکردووە خۆی قانونەکەی داناوە ئەمانەشی شوێن خۆی خستووە لەبەرەوە هیچ شەرعیەتێکی نییە خۆی کەسێکی ناشەرعیە لە 2 ساڵ زیاترە تەمان 4 ساڵە بە ڕێی من و بەڕێی ئێمە بەگشتی 4 ساڵە لە 30 حوزەیرانی 2013 و پیاوە شەرعیەتی لە دەستاوە چکە ئەو تەریقەیە کە پێی درێژکرایەوە تەریقەیە کە لە هیچ شوێنێکی دنیا ڕوویناوە تەریقەیەکی ناشەرعیە بە ناشەرعی 2 ساڵی بۆ درێژکراوەتەوە بە ئینقلابیش 2 ساڵی کە ئەوەتانێ لەسەر حکومە کەسێکی وا هیچ شەرعیەتێکی نییە تاوەکو بڕوا بڕیار ڕێفراندۆمەکە بڕیاری کۆمیتە دروستکە بڕیار ئەدا وەخت دیاری ئەکا بۆین ئەم وەفدە هیچ شەرعیەتێکی نییە ئەوانەی بەغا ئەزانن کە ئەمە لە ناو کوردستانە دوو هێزی کاریگەر دژی ئەم میکانیزمەیە لە ڕێفراندۆم کە بزوتنەوەی گۆڕان حیزبی دووەمە لە کوردستانە بەو هەموو تەزویرەیە لێ کراوە بە پلێشی گەورە حیزبی دووەمە و کۆمەڵی ئیسلامی کە ئێستا جمهوری ئەو دوانە لە ئەگەر هەڵبژارنێکی حەقیقی ڕووبە ئەو دوانە پێش هەموو ئەو حیزبە گەورانە ئەکەون لە ڕاستیە لەبەر ئەوە ئەمە هیچ شەرعیەتێکی نییە ئەڕۆن وەکو وتم پێشتر ڕۆشتوون کە نیم ئێمە شەرعیە هینمە گومانمان ناخستە سەر شەرعیەتیان لانیکەم ئەڕۆشتن هیچیان پێ نەکراوە ئێستا بەو بێ شەرعیەتە بەم هەلوو مەرجەی کە کوردستانی تایە سامانی نەوتە ئەدزرێ سامانی غازە ئەدزرێ سامانی داهاتی و گومرگەکانە ئەدزرێ هەتاوەکو ڕسوماتی ناوخۆی وڵاتە ئەدزرێ هەموو ئەمانە بمنەوە ئەو بەغا لە وەکووتم لە خەڵکی کوردستان باشتر ئاگای لە وەزعی هەرێمە ئەزانەیە کە لە چ حاڵێکی بەلەنگازایە باشەوە ئەوە ئەڕوا بەرز پێدا دەبوو چۆن ڕۆژبین بۆ بەغداد هەر بهینە ئەمە بۆ چاواشەکردنی ئەم میلەتەی ئێمەیە بۆ بێژگە لە چاواشەکردن هیچ هینێکی کە نییە ئەمە سەربەخۆیی نییە سەربەخۆیی بەچی بۆ سەربەخۆیی بەوەی کە گەنمی کوردستان بەشی 2 مانگی نانی هەرێمی کوردستان ناکا کە هینی لێ نانی لێ نایە گەنمی سەرتاسەری کوردستان گەنمی دهۆک هی هەولێر هی گەرمیان هی سلەیمانی ئەم ساڵ نانی لێ نایە گەنمی خاریجنی هێنی تێکەڵاوی نەکەی نای لێنە بەو گەرمە بێن کە بێپێزە بەشی 2 مانگ ئاردت هەیە ئەگەر هینی لێ دەرمانی لێ بگرێتەوە دەرمان لە تاوەکو ئێستا لە ساڵ 60 دەرمانی کوردستان لە بەغاوەیەت تاوەکو ئێستا کۆبۆنی خواردن لە بەغاوەیە ئەگەر ئەوە نەبێ بازار گڕەگرێ یعنی ئێستا 8 نان بە 1000 دینارە دوای ڕێفراندۆمەکە گەر حەساری لەسەر دامنێن بەغاوانە لێ بگرێتەوە ڕەنگە نانێ بگاتە 2-3 دینار یەک نان خەڵک موچەشی نییە ئەو ڕبع موچەکەشیان پێ نایرێ یعنی ئەمانە لە ڕاستیە بە ئەوانەی کە شوێن ئەم بالۆرەیە کەوتون دوو هۆی هەیە من پێم وایە یاخود ئەوەنە نقطەی زعفیان لە دەستی خاوەنی پرۆژەی ڕێفراندۆمایە کە ناوێرن بڵێن نە یا لە ڕاستیە هین کراون ینی جۆرێکە لە هینکردن ینی جۆرێکە لە تەخدیرکردن ئەمە توانای هیچ شتێکن نیە ئێمە هەوان نەبێ لە کوردستانە هەوای هەڵمژین ئیکتیفای زاتیمان هەیە ئەوش بەدەست دەسەڵاتدارانی هەرێمەوە نیە گەر هەوا بەدەست ئەوان بۆە بۆیان کردینە قوتوب بە قوتوپیان و فرۆشتین هەوایان بەدەست نییە کە لەوە ئیکتیفای زاتیمان هەیە توانی هەنانەسە بین بە ئارەزوی خۆبان باقیەکەی تۆ هیچ نییە ئەبی بەچی ئەبی بە دەوڵەت دروستکردن گاڵتە نییە دەوڵەت دروستکردن بە کەسێک ناکرێ ئینقلاب بە سەرشەرعیەتا بکە پەرلەمان دابخا بە ئارەزوی خۆی بێوێت تەوریسی حکم بکە خۆی ئەڕوا کوڕەکەی ئەڕوا کوڕەکەی لە ژەگەی خۆی دابنێ ئەمانە بمنەوە ئینسانانە دەوڵەت دروستکردن پیاوی دەوڵەتی ئەوێ ئەمانە پیاوی سیاستن پیاوی سیاست و پیاوی دەوڵەت
با فەقەکەیان بڵێن پیاوی دەوڵەت ئەوەیە کە بەرژەوەندی میلەتەکەی خاتە پێش بەرژەوەندی خۆیەوە پیاوی سیاست کە هەموو دەسەڵاتدارەکانی هەرێم پیاوی سیاستن ئەوەنێ بەرژەوەندی خۆی لە پێشەوە ئەنجاهی خێزانەکەی ئەنجاهی ئەتبعەکانی ئەخەنە پێش بەرژەوەندی گەل و نیشتیمانەوە یەک پیاو نییە لەوانەیە لە دەسەڵاتدارەکانی هەرێم بە پیاوی دەوڵەت بێ هەمووی پیاوی سیاستە دەوڵەت بە پیاوی سیاست دروست ناکرێت بەڵێ بەس پێ دووە بەغداد چۆن ماوەڵ لەگەڵ ئەم وەفدە دەکات هیچ جاران چۆنی کردووە ئەڕوا هەنێ قسە ئەەکەن ڕەنگە شتێکی کەش بڵێن لە کۆبوونەوە داخراوەکانە دواییان لە ئەعلامی کوردیا شتێکەڵەن کە لەوێ نەیانوتووە لەوێ چەند جارێک وتویانە ئێمە ڕۆشتوین لەگەڵ عەبادیان باسی دەوڵەتی کوردیمان کردووە عەبادی لە هەموو چوارشەمەیە هەموو سێشەمەیە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی هەیە لێیان پرسی لە دوای ئەوە دەوتیان ڕۆشتوین و باسی دەوڵەتی کوردیمان کردووە وتی من لە ئیعلامە لێم بیستون وەفدێکی یەکێ هاوپەیمانی نیشتمانی هاتە لێر و هاتە سلێمانیش لە هەولێر وەفدەکە هاتنەوە ڕەفیقی خۆمانی تیا من یەکێکی تیا بە تەنیشتمەوە دانیشێ لێمان پرسین لە ئیعلامی شاوتیان ئێوە ئەڵێن باسی دەوڵەتی کوردیمان لەگەڵاکردن وتیان وتی هەنێ تەمان ئەمە لە ئیعلامی شاوتیان وتیان بە کوردی هەنێ قسەیان کردووە ئەگەر بە کوردی لەبەینی خۆیانە باسی دەوڵەتیان کرد ئێمە تێنەگەیشتوین لەگەڵ ئێمە باسی دەوڵەت نەکراوە بەڕاشکاوی ئێستا لەگەڵ بەغداد باسی دەوڵەت و سەربەخۆی من نازانم ئەوان بن بڕوا بە قسەکانی بەغا ئەەکەم تاوچی بڕوا بە قسەکانی لەبەر ئەوەی ئەمانە 25 ساڵە درۆ لەگەڵ ئەم میلەتەکەن 25 ساڵە ئەم میلەتە ئەڕەتێنن 25 ساڵە تاڵە ئەم وڵاتە تاڵانەکەن 25 ساڵە داهاتی ئەم وڵاتە ئەدزن لەبەر ئەوە ئەشڵ خۆشیان بە نیشمان پەروەرەزان لەبەر ئەوە من ئەزانم بە یەک کردەوەیان نییە نیشمان پەروەری تیابێ لەبەر ئەوە من بە بڕوا خۆتان ڕۆژانە ینی ڕۆژانە هەموو تەلەڤیزیۆنەکانش لەسەر جادە ئەوە باسی ئەڵێن موچە چاکەکەینەوە تەلەڤیزیۆنەکان چوونە ناو خەڵک یەک کەس نییە بڕایان خەڵکی سادەی سەرجادەیە کەس نییە بڕا بم دەسەڵاتە بکە ئەم دەسەڵاتە وەکو شوانەکەی لێ هاتووە ئەوەنەی درۆ کرد کە ئیتر کەس بڕای پێ نەماوە قسەکە بەڵام بەرپرسانی عێراق ئێستا هیچ لایەنێکی بڵین مامەڵی لایەنە سیاسەکانی عێراق بۆ نمونە هەمویان ئەوەیە کە لەم بارودۆخەدا لەگەڵ ئەم شێوازەدانی جارێوانی باسی دەوڵەتەکەم بۆ معلوماتی کە ناڵێ ئێمە دەوڵەتەکەین لەسەر پۆست شەڕەکە پارتی شەڕەکە لەسەر پۆست بەچی لە مفۆزیە عولیای حقوقی بەشەر کە خۆی ئیمانی بە حقوقی بەشەر نیە لەوێ شەڕی کردوون نوێنەری خۆی داناوە ئێستا لە ناو مفۆزیەی هەڵبژاردنە شەڕ لەسەر دانانی نوێنەری خۆیەکە سەرۆکی کۆمیسیۆنەکەی کە لە خۆیەتی خۆی تەرشیح کردبوو لە ڕاستیە کە ئەعلام پێی زانی شەرمیان کرد و کشانیانەوە بەڵام ئێستا ئەندام پەرلەمانێکی خۆیانیان هێناوە لە پەرلەمانی کوردستان لەوێ بیکەن بە مفەوەض ئەو بەیارەکەیەکیە بە هینەوەی لە پێشتر لە هین بوو پێشتر لە پەرلەمانی کوردستان بوو ئێستا لە پەرلەمانی کوردستانە پێشەوەی پەرلەمانی کوردستان بێ سەرۆکی بەجام کۆمیسیۆنەکەی دهۆک بوو مەسئولی کۆمیسیۆنی هەڵبژاردننی دهۆک بوو ئێستا حاڵی حاضر دوێنێ هینیان کردووە دوێنێ ئەمین عامیان کاندیدیان هێناوە بۆ ئەمین عامی پەرلەمانی عێراق لەبەرەوە شەڕ لە وەزارەتی مالیە لەبەر یەکشت بەدیلی وەدانانێت لەبەرەوەی خاڵی مەسعود بەرزانی دەرکراوە لە سەرگەندەڵی نایانەوێ ئەو هەیبەت ئەو کورسی هەر باش بەس ئێستا پێ هیچی لایەنێک نیازی کشانەوەی لە بەغداد نییە نازی هەیە ئەوانە لە ئیعلامە هێڵێن ئەگەر ڕاست ئەکا بۆشە ئەم شەڕانە لەسەر پۆستەکانی بەغاکە یعنی من ئەوە لە خۆیان لە نێزی خۆیان هەر لە حزەیە بڕیار بدەن ئێستا توان بڕیار بدەن و بشێنەوە ئەگەر دەوڵەتی ئەگەم ئێمە دەوڵەتمانەوێ ئەگەر ڕاست لەگەڵ میلەتەکەی خۆیانە ئەکەن لەلایەکەوەڵێن ئێمە تەواو بەغا کۆتایی پێهاتوە بۆچی یەت فێڵ ئەکا لە بەغا بۆ ئەوی کاندیدا بنێ ئێستا بۆ هەموو پۆستەکان ئێستا کاندیدانداناوە بۆ پێ ناڵێمەوە لە مفەوەزیە دەریانچان ئەوە ئێستا لە هێنانە بۆ مفۆزیە حقوقی بەشداریان داهاتوو دەکەن حیزبە کوردستانیەکان خۆیان نامنووس کردو ئەوەندێکی ئێوە ئاگادار بن لە کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق بۆ داهاتوو زانیاری نییە بەڵام هینە تاوەکو ئێستا ئەوان ئەوراقیان تەقدیم کردووە بە سێژە تەصدیق نەکراوە هەمویان تەقدیمیان کردووە بەڵێ بەڵام بە نۆرەی هینی ئیجاعاتی هەنێ ئیجاعاتی ڕۆتینی بێتەواو بێتە ئیعلانەکە کاتژمەکەمەوە بە سەبارەت بەوەی کە ڕۆڵی فراکسیۆنە کوردیەکان چییە هیچ پرس و ڕاوژێکیان پێ دەکرێت لە بەغدا لە سەراتنی ئەم ناکە کەس ئەو چەند ساڵەیەکی لە بە درێژایی ئەو 13 ساڵە نوێنەرەکانی کورد لە بەغا معاناتیانە بەدەست سیاسیەکانی کوردەوە یەنە ئەوێ و ئەڕۆن بۆ خۆیان پرسیان پێ ناکەن و دوایش کە شتێکە بێ لە ئیعلامە بەرە بنە نوێنەرەکانی کورد بێ ئەوەی پرسیان پێ بکەن بەڵێ هیچ
دەبووە پرسوڕاوێژیان پێکرابایە بە تایبەت لە مەسەلەی بەغداد. ئەزانی کورد ئێستا هین نەماوە، کورد لێرە چۆن پارچە پارچەیە لە بەغاش واهەیە شتێک نییە بە ناوێگرزی ماڵی کوردی لە بەغداد نەخێر بە هیچ جۆرێک نییە. ئێمە لەسەر هەنێشت بۆ خۆمان ڕێکەوی نائیبەکان ئەجنا حیزبەکان هینینێ نائیبەکان لەسەر هەنێشت ڕێەکەوین هەنێشتی زەقە کە ئەزانین ئەمە زەرێشی گەورەمان لێوێ بۆ خۆمان هەمومان لە ناو هۆڵێکای بڕیاردەدەین یا هین بە نامە بۆ یەکتی ئەنێرین یا سۆرۆکی فراکسیۆنەکانمان بە تەنیشت یەکەوە دانیشتون هەست فراکسیۆنە ڕێەکەون لەسەر شتێ فراکسیۆن سەرۆکەکە گروپی خۆمانوان هەیە هەمویان نامەیەکمان بۆ نەڵێ ئەوە موقفمانە. بەڵێ بە کورتی دوا پرسیارم پێ دویان پرۆسێ بۆ سربەخۆی نییە کە ئێستا سەردانی بەغداد دەکەن و لە کوردستانیش باز دەکرێت. کاکە من مەهزەلەیە عەزیزم سەربەخۆی چی تۆ نانە نییەمی خۆی دەرمانە نییە. نەوتەکەەوە پارەکەی لە دەستی ئۆردۆگانە چوو هەموو هێلکەکەوەکو شۆڕشی ئەیلور چۆن هەموو هێلکەکانی خستە سبەتەکەی شاوە شاش وتی ئەوە بەلوعەکەم گرتەوە بەلوعەکەی گرتەوە ئێستا بەلوعی دەوڵەتەکەی ئەم کە برادرە بە دەستی ئەردۆگانەوەیە پارەی نەوتەکە نانێرێ ڕوبع موچەکەشی لێبن عەزیزم. ئەمە دەوڵەت دروستکردن مناڵمازار نییە ئەمە بۆ چاواشەکردنی ڕای گشتیە. ئەڵێ دەوڵەت دروستەکەین و بەلا برسا بمرین ئەوان لە برسانە نابرن هەموو ئەو سەرکردانەی کورد کە ئەو لەو ماوەیە حکومدار بوون کەمیان ینی ڕەنگە ئەوەی کە هەر هیچی نییە 300-400 ملیۆنی هەبێ و ئەوانی تر بە دەیان ملیار دۆلاریان لە سامانی ئەم میلەتەی ئێمە دزیەوە بردووە ڕائەکەن فێری ڕاکردن بوون زۆر ئەگەر گەڕێنەوە بۆ تاریخ چەند جارە ڕایان کردووە دوای 15 ساڵ گەڕاونەتەوە بۆ ئێرە و پارەیان هەیە و نفوزیان هەیە و بەکاری هێنەوە بۆ گەڕانەوە. زۆر سپاس بۆ بەرز محمود ڕەزان ئەمین ئەندامی پەرلەمانی عێراق کرد بەشی یەکەم لەگەڵ مامی سپاس دەکەم. بەڵێ بینێرانی بەڕێز دوای ناوبڕێک لەگەڵ بەڕێز سعدی پیرە قسە لەسەر سەردانی وەفدی هەرێم بۆ بەغداد و مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان دەکەین لەگەڵام بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئاڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمانگ بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فڕن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت.
دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان دەچین لای بەڕێز سعدی ئەحمەد پیرە ئەو تەبێژیەکێتی نیشتیمانی کوردستان و ئەندامی ئەنجومەنی باڵای ڕفراندۆم کە لە هەولێرە لەگەڵمانە. کاک سعدی زۆر سوپاس بۆ بەڕێزتان چەندە کاتان کەم بوو سوپاس دەکەین کە کاتت بێمە بەخشی زۆر سوپاس بۆ بەشداری لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەو وەفدەی کە وا بڕیارە سەردانی بەغداد بکات لە کێ پێک دێت و کەی بەنیازن سەردانی بەغداد بکەن؟ بەناوی خوای گەورە میهرەبان ئێوارەتان باش. لە ڕاستیدا من ئەندامی ئەنجومەنی باڵای ڕفراندۆم نیم، بەڵام لەبەرەوەی ئەو بەڕێزەی کە ئەندامی ئەنجومەنی باڵای ڕفراندۆمە حاڵی حاضر لێرە نییە، بۆیە من لەو هەناردنی ئەو وەفدەی بۆ بەغدا ئەچێ من شوێنی ئەوە گرمەوە بۆ چوون بۆ ئەو هینەی بەغدا. لە ڕاستیدا من لە ئاکرێ بووم ئەوڕۆ بەو ئێوارە گەیشتم لە کۆبوونەوەکە نەبووم و دەزانم پێویستە پەیوەندی بکەم بە برادرانی تر ئەوانەی کە دەڕۆن و لای من ئاشکرایە کاک خەلیل ئیبراهیمە لە یەکگرتو و دکتۆر ڕۆژ لە پارتی و من لە یەکێتی کێتر من نازانم، یانی ئەو خۆم مەشغول بووم نازانم کێتر دەچێت، بەڵام ئەزانم لەو یەک دوو ڕۆژە ئەچین بۆ بە. بەڵێ ئەجێندای سەردانەکەتان چی دەبێ و بەرنامەی کار ئایا لەگەڵ کێ کۆ دەبنەوە؟ سەردانی خۆی ئەسلی بەرنامەکە لەگەڵ حکوومەتی فیدرال کۆ دەبینەوە و هەروە لەگەڵ لایەنە سیاسیەکانی کە لە بەغدا هەن. سەفەرەکە بۆ دوومە بەستە مەبەستی یەکەمیان ئەوەیە کە مۆزوعی ڕێفەرەندۆم لەگەڵیان تاوتێ بکرێت کە ئەمە ئێستیفتا پرۆسەیەکی دیموکراتی و پرۆسەیەکی یاساییە، کێشەیەکی گەورە دروست ناکەوە، فاسیلە لە بینی ڕێفەرەندۆم و گەیشتن بە جیابوونەوە سەربەخۆی فاسیلەیەکی گەورەیە دیسان لە ڕێگای دیالۆگەوە دەگەین بەو ئامانجەی کە لە دوای ڕێفەرەندۆمەوە دێ. مەسەلەی دووەم مناقەشەی ناوچەکانی تری کوردستان کە لە دەرەوەی هەرێمن دەکرێت کە ئایا پرۆسەی ڕێفەرەندۆم لەوێت چۆن بەڕێوە بچێ، ئەمانە ئەو مۆزوعانن زائیدەن مناقەشاتی ئەو ئیستیحقاقاتانەی دەستوری کە هەرێمی کوردستان هەیەی لەسەر عێراقی فیدرال لە بواری اقتصادی، لە بواری دارایی، لە بواری سیاسی و هەروها بارودۆخی پێشمەرگە، ئەوانە هەمویان ئەو بابەتانن کە لە مێژینە لەسەر جەدوەلی ئەعمال و دەتوانرێت مناقەشە بکرێت. بەڵێ کاک سعدی سەبارەت بەوەی کە خۆتان ئاگادارن پێشوی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند بوو کە ئەوان مامەڵ لەگەڵ ڕیفراندۆمدا ناکەن، ئەگەر بەغداش رازی نەبێ و سەردانێکی ئێوە دەکەن، ئەنی ئەگەر بەغداش رازی نەبێت و ڕەزامەندی لەسەر نەبێت بە تایبەتی لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارەی هەرێم پرۆسەی ڕیفراندۆم هەر بەڕێوە دەچێت بەبێ ڕەزامەندی بەغداش؟ تەردیدێک نییە و هیچ گۆڕانکاریەک نییە و منە حەزەکەم یەک پێشنیار بۆ جەنابیشت بکەم. توخوا ئەگە قسە نەقلەکان بە ئەمانەتەوە نەقلیکەن. تا ئێستا هیچ کەس نەیوتێ من دژی ڕێفەرەندۆمم، کەسێک نەیوتێ من دژی ڕێفەرەندۆمم، بەڵام لە دنیا ئەوەی کە پەیوەندی بە وڵاتانی خاوەن سیادەیە لە دنیا جائز نییە کەس وڵاتی خاوەن سیادە بە عێراقێکی خاوەن سیادە برێ بڵێ من تەئیدی هەرێمی کوردستان دەکەم بۆی وڵاتەکە ئێوە تەقسیم کە شتیوان نییە لە دنیا ببە نەژبووە قەت. ئەو وڵاتانەی تری کە خۆیان بە هاو تێناگەم دەنگکە هیچ وڵاتێکی شەیە پشتگیری لە پرۆسەکە کردبێت کە بەڕێز دەڵێ هیچ وڵاتێک دژایەتی نەکردووە؟ ئەخردا بەجێت تۆ سوالەکە وەڵامەکەی من ئەگەر باش دقت بکەی هیچ وڵاتێک نییە برێ ئەم پشتگیری لێ دەکەم چکە پرسیارەکەی کە لە خەڵک دەکرێت پرسیارێکە دەڵێت تۆ کوردستانێکی سەربەخۆ دەتەوێت کوردستان بێتە وڵاتێکی سەربەخۆ بەڵێ
نەخێر هیچ وڵاتێک نییە بڵێتە عێراق یا بڵێتە کورد من پشتگیری دەکەم لە دروستکردنی وڵاتێکی سربەخۆ و جیاکردنەوەی لە عێراق و تەقسیمکردنی عێراق تۆ چاوەڕێ ئەومە بە قەشتی وا ناڵێ وڵاتەکان بەڵام کەس ناڵێ من دژێ ئەوم چکە ئەو مافێکی یاسایی خەڵکی کوردستانە ئێستا من ڕازیم لەسەر ڕەفرەندۆم بەشداری بکەم یا بەشداری نەکەم لەسەر ڕەفرەندۆم ئەمە مافێکی یاساییە و بە عورفی یاسایی نێودەوڵەتی میلەتان مافی ئەویان هەیە بگەن بە مافی چارەنووسی خۆیان تا دروستکردن دەوڵەتی سربەخۆ و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە چار نەتەوەی گەورەی سیان کە دەکا عەرەب و تورک و فارس لە ئەنجامی ڕێکەوتنامەیەکی سەپێنراو بەسەر مەنتیقەکە ئەویش سایکس بیکۆی گەیشتون بە مافەکانی خۆیان عەرەب بیزدانەی هەیە تورک وڵاتی خۆی هەیە زۆربەی وڵاتانی ترکە لە ئەوروپان وڵاتی خۆیان هەیە ئەگەر خراپە ئەوان بۆچیانە ئەگەر چاکە کورد بۆ نەیبێ بەڵێ کاک سعدی بەڕێز وتت یەکێک لە تەوەرەکان مەسەلەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانە ئەگەر بەغداد ڕەزامەند نەبێت کورد دەتوانێت لەو ناوچانە ریفراندۆم ئەنجام بدات و ئێستاش کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان کوردستان ئامادەکارێکی ئەوتۆی نەکردووە قورس نییە ئەنجامدانی ریفراندۆم لەو ناوچانە لە 25 دەزانێ کاک حەچیم وانە بەڵێ کاک حەچیم بە ئەو مەوزوعە ساغکەینەوە بۆی پرسیارکردنەکە ئەم دەنگدانە عیبارەتە لە یەک وەرەقە و یەک سوال دوو چوارگۆشە هەیە یەکیان بەڵێ یەکیان نەخێرە تێدەگەی نە حەملەی ئیعلامی تێدایە نا ناوی کاندیدی تێدایە پێویستە یعنی ئەو ڕقابەتەی تێدا نییە من پێم وایە ئەمە کارێکی ئەوەندە قورس نابێ ڕسمی هیچ کاندیدێکی تێدا نییە بۆیە ئەوەندە قورس نابێ ئەمە یەک وەرەقەیە ئەم تعریفانەی تێدایە بە زمانی جیاجیا دەنووسرێ لەسەر بەو زمانانەی کە لە هەرێم قسەی پێدەکرێ ئەوە کلدانی ئاشووری و تورکمانی بە زمانی عەرەبی بە زمانی کوردی پێم وایە ئەوە کافیە و ئەو کارێکی یەکجار زۆر نییە هەرچەندە حەق نییە من ئەو قسەی ڕاقەتەرچکەم بۆ برایانم لە کۆمیسیۆن بەڵام بۆ مۆزوعی ئەوەی کافریا دەکەون یا فریا ناکەون چکە ئەوهاش بە هەر ئیشی هەیە دەبی ئەوان ئێقرار بکەن و قراردەن بڵێن ئێمە فریا ناکەون یا فریاکەون ئەوە وەڵامی ئەو پرسیارە لای من نییە ئەوەی پەیوەندی بە ناوچەکانی کێشە لەسەر هەیە ناوچەی دەرەوەی هەرێم بە دڵنیاییەوە بڕیارەکە وایە نیەتەکەش وایە پێم وایە بە دوو شێوە دەبی یەک شێوەیەکیان ئەوەیە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی فێدرال هاوکاری دەکات بە موافقەی حکوومەتی عێراق حکوومەتی فیدرالی عێراق ئەو کاتە تۆ ڕێشوێنی تەبیعی دادنەی بۆ بەشداری ئەوی تریان ئەوەیە کە حکوومەتی عێراق دژ بوەستێتەوە و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن بەشداری نەکا ئەو کاتە پێویستە ئەو خیارە بدێ دەست دانیشتوانی ئەو ناوچانە تا ئەو جێی دەتوانن بەشداری بکەن یا بەشداری نەکەن بەڵێ زۆر باش ئەگەر بینە سەراسی ناوخۆی کوردستان باز لە مەسلەی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان دەکرێت هیچ ڕۆژێک دیاری کراوە بۆ مەسلەی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بە دڵنیاییەوە خۆ بە ئاشکرا باسکراوە ئێمە لە پاش ئەوەی کە گفتوگۆیەکی دوور و درێژی چەند مانگە لەگەڵ برایانی گۆڕان و بزوتنەوەی گۆڕان و لەگە برایانی پارتیکرا زۆر کەسیش هەوڵی ئەوەی دا ئێمە ئیتیهام کە بەوەی کە نەک دەگۆ پرۆ پارتی نادەگۆ پرۆیەکێتی نەم پێم وایە ئەمە قسەی نابەجێیە ئەمە هەمومان پرۆیەکێتین و ئیش بۆ یەکێتی دەکەین ئەو کاتەش ئەمە وتمان ئەوە نە بە عینادی گۆڕانە و نە بە غروری پارتیە پێویستە ملەتەکەمان لێک نزیک بیتەوە ئێمە کۆدەنگێکی نیشتیمانی دروست بکەین و ئەو کێشانەی کە هەمانە بە سەنگەربەندی لە یەکتری و دروستکردنی دوو ئیدارە نابێ بەڵکو بە گفتوگۆ و چارەسەرێکی سیاسی بۆ کێشەکان بدۆزینەوە ئەن نەتیجە برادەرانی بزوتنەوەی گۆڕان داوای ئەوەیان کرد کە ئەوان ئاساییکردنەوەی پەرلەمانیان دەوێت بەبێ مەرج هیچ پێشمەرجێکی تێدا نەبێ برایانی پارتیش هاتنە سەر ئەو ڕێیە کە ئەوان ڕازین لەسەر ئاساییکردنەوەی پەرلەمان پێشمەرج
و ئەو کێشانەی کە هاان یا پەیوەندی هەیە بە ئایندەی هەرێمی کوردستان لە هەر بابەتێکبی دەتوانین ئەمە لە نێوان لایەنە سیاسەکان قسەی لەسەر بکرێ و لە ناو پەرلەمان قسەی لەسەر بکرێ تا ئێرە هاتووە ئێستاکە پەیوەندی ڕاستە و خۆیە لە نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی و لە نێوان برایانی کۆمەڵ و پارتی ئەوان دەبی بە ئێمە بڵێن گەیشتونەتە چێ و کە ئیدادنیشن و ئێستا ماوەیەکی زۆری نەماوە ئەو ماوەی کە ئێمە وتمان سەقف تا 10 واقعیە دوایە لە کۆبوونەوەیکی کە برادرانی بزوتنەوەی گۆڕان و برادرانی کۆمەڵ ئامادەی نەبوون کاک مەسعود لێ وتی ئێم پێم باشە کە ماوەی 2 هەفتە بێ ینی 2-3 ڕۆژ کە زیاد دەکرێت دەکات 12 و 13 مانگ تا ئەم لەحزەیە ئێمە وەڵامێکی ئەومان وەرنەگرتوێتەوە کات بزەبت کەی دەبێت بەڵێ بەس کاک سعدی سەبارەت بە مەسلەی سەهار حیزبە و ڕوانگەیەکی بۆ کاراکردنەوەی پەرلەمان دەمەوێت بە ڕوون و ڕاشکاوی سەبۆنمەیەکێتی نیشتیمانی دەیەوێت پەرلەمان بۆچی کارا بکرێتەوە بەس بۆ مەسلەی ریفراندۆم یاخود کێشەکانی دیکەش بۆ نمونە کێشەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان وەڵی ئەگەر بمانەوێت تەفسیرێکی ئیجابی بکەین و منطقی تەفسیر بکەین ئەو پرسیارێکی لە جێی خۆی نییە پەرلەمان زۆر تەبیعیە لە سیستێمێکی پەرلەمانی کە بەکراوەی دەمینێ پەرلەمانی داخراو چۆن دەگونجێت لەگەر سیستێمێکی پەرلەمانی دیموکراتی فراحیزبی ماوەی 2 ساڵە داخراوە بەنا قانونی داخراوە بەنا شەرعی داخراوە ئەوەی کە ئێستا دەکرێتەوە ئەوە تەبیعیەکەی بە داخراوی بمینێ شتێکی ناتەبیعیە یەکەم جارێ کۆبوونەوەی بەڕێزان ئەندامانی پەرلەمان لەم هۆڵە لەم دامەزراوە خۆی لە خۆیدا ئەمە شتە یاسایی و تەبیعیەکەی هەرێمی کوردستانە و کاراکردنەوەی پەرلەمان عیلاقەی بەوەیە بڕیار دەرکە عیلاقەی بەوەیە یاسا دەرکە عیلاقەی بەوەیە ڕاو تەکبیر بکە خەڵک کۆکاتەوە گفتوگۆ بکە بە تاکید لە مەسەلەی ڕەفەرەندۆمیش ڕێی دەبێت چۆن پەرلەمان خۆ ئێمە لە کاتی خۆیدا لە 19 چاریەکێتی نیشتیمانی لە کۆبوونەوەکی خۆیدا و تێمە مەسەلەی ڕێفەرەندۆم وەکو مافێکی سەرەکی خەڵکی کوردستان وەکو یەکێک لە درۆژمە سەرەکیەکانی یەکێتی لە دامەزرانیەوە مافی چارێ خۆنووسین تا دروستکردنی وڵاتی سەربەخۆ ئەمە یەتی یەکەم لایەن بۆکەوەی ئەلان کردو ئێمە ناتوانین دیژ ڕەفەرەندۆم بین و کاراکردنەوەی پەرلەمان و ئاساییکردنەوەی پەرلەمان هەنگاوێکی گرنگە چونکە هەموو ئیستیفتایەک هەنگاوێکی ئیداری یا سیاسی یا یاسایی بەبوونی پەرلەمانێکی داخراو نەقودسێتی هەیە نا ئەو پشتیبانی هەیە زۆر بەشانی ئەوە حتمما لە مەسەلەی ڕەفەرەندۆمیش پەرلەمان ڕێی دەبێ و بڕیاری دەبێت بەڵێ سوپاس دەگەم کاتمان کەمەوە چەند پرسیارێکمان بە کورتێگەر وەڵاممان دەیتەوە بە سبارەت بەوەی کە یەکێتی نیشتیمانی لەگەڵەوە دایا جارێکی تر پەرلەمان دەست بۆ پرسی سەرۆکایەتی هەرێم بباتەوە یاخود باز دۆکێ کە پارتی مەرجی هەیە کە جارێکی در دەست بۆم پرسە نەبرێتەوە لە ناو پەرلەمان پرسی چی؟ پرسی سەرۆکایەتی هەرێم و چارەسەرکردنی کێشەی نایاسایی سەرۆکی هەرێم هیچ شتێک مەمنوع نییە لایەنە سیاسەکە توان لە خۆیان دابنیشنەوە مۆزوع ڕێک کەون لەسەری یعنی پێم وایە ئەوە مۆزوعێک نییە هیچ شتێک بۆ پەرلەمان تابوو نیە بەڵام خۆ پەرلەمان دسمێکی غەریب نییە لە هەرێمی کوردستان و حیزبێکی سەربەخۆبی لە ناو پەرلەمان نوێنەرانی یەکێتی هەیە نوێنەرانی کۆمەڵ هەیە یەکگرتوو هەیە پارتی هەیە گۆڕان هەیە تێدەگەڵ ئەو گروپی گۆڕانی ناو پەرلەمان جودانیە لە بزوتنەوەی گۆڕان هی یەکێتی جودانیە بۆیە ئێمە وەکو یەکێتی بەگشتی بە ئەندام پەرلەمانەکانی ئێرەش و بەغدا و بە هەموو سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و بڕیارە دەین کە مەوزوعەکە چی لێ بەم پێم وایە ئەوە تەنها باسکردی بەو شێوەیە یعنی ئەوە تحصیل حاصلە کە لە ناو پەرلەمان ئەو مۆزوعان هەمووی باسەکرێ بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بەوەی کە باز لەوە دەکرێت گەر بۆ نمونە گۆڕان و کۆمەڵ نێنە پێش بۆ کاراکردنەوەی پەرلەمان بەرپرسێکی پارتی باس لەوە کە بەڵێنیان لێوە وەرگتووە بە زۆرینە پەرلەمان کارا بکەنەوە یەکێتی نیشتیمانی کارێکی لەو شێوە دەکات بە زۆرینە لەگەڵ پارتی و لایەنەکانی تر پەرلەمان کارا بکاتەوە ئەوە ئەمڕۆ سپی میدیایە چییە قسەیەکی کرد لەو بابەتە من پێم وایە ئەوە قسەیەکە
تەنها بۆ ژەهراویکردنی ژینگەی گفتوگۆکانە کە ئێستا بە شێوێکی ئیجابی دەڕوای جینایی معناو مەبنایەکی نییە. ئێمە لە کاتێکدا بە مانگ و بە ساڵ هەوڵ دەدەین لە لێک نزیکردنەوەی بیر و بۆچوونی لایەنە سیاسیەکان و بۆی بتوان لە دەوری مێزێک دانیشتین. ئێستا معقولە ئێمە پێشنیاری لەو بابەتە بکەین بۆ تێکدانی ئەم بارودۆخی کە ئێستا هەیە نابعکسەوەمە تا ئەم لەحزەیەش چاوەڕێین کە ئەوان گفتوگۆ خۆیان بکەن زین دەگەنە چانجا. بەڵێ ئەگەر نەگەنە چارەسەری یەکێتی نیشتیمانی ئامادەیە لەگەڵ پارتی و لایەنەکانی تر پەرلەمان کارا بکاتەوە کاک سعدی؟ کاک حەکیم من بەخەبەرم یعنی پێم وانییە ئێستا خزمەت دەکەم لەسەر ئەگەر وەڵا قسە بکەم و داهاتوو بینا بکەم. پێویستە کە ئەوە هاتە گۆڕێلی کولی حادسین حەدیث ئەو کاتە دادەنیشن هەموو لایەکمان بەو شێوە قەرار دەین کە قازانجی میلەتەکەمان تێدایە. بەڵێ بەس هیچ بەڵێنێکتان بە پارتی نەداوە لەو بارەیەوە کاک سعدی سەبارەت بە کاراکردنەوەی پەرلەمانی بۆ بەرپرسانی پارتی باز لە بەڵێنی ئێوە دەکەن؟ کاک حەکیم من کارم نییە بەوەی تۆ چەند بەگومانەوە سەیری مەسەلەکە دەکەی، بەڵام پێت دەڵێم 100 جاری کەش بیرەوە عینی وەڵام لە منۆرەگری و نەخێر ئێمە بەڵێنمان بە هیچ کەس نەداوە مکەلەفیش نین بەڵام بە هیچ کەس بدەین. ئێمە ئیشمان ئەوەیە لایەنە سیاسیەکان لێک نزیکەینەوە نەک نیفاق بکەین. بەڵێ زۆر باشە. سەبارەت بە بژێوی خەڵک پێشتر ئەنجومەنی باڵای ریفراندۆم یەکەمین کۆبوونەوەی لە مانگی 6 ئەنجامدا باسییان کرد کە پێویستە بژێوی خەڵک باش بکرێت، بەڵام دوایەم کۆبوونەوەیمە دەبینین موچەی مانگی 5 زیاتریش دواکەوت کە پێشتر بە 30 ڕۆژەدرا بوو بە 45 و 40 ڕۆژ. بۆچی تاکو ئێستا نەتوانراوە ژیانی خەڵک باش بکرێت؟ ئەزانێ کار حەجی مڕەنە ئەمەن بە دڵنیاییەوە ئەڵێم ئەمە لە ناو هەرێمی کوردستان گەندەڵی هەیە، لە ناو هەرێمی کوردستان بارودۆخی ژیان خراپە و ئەگە بمانەوێ ڕێفەراندۆمێکی سەرکەوتومان هەبێ دەبێت جاری یەکەم هەوڵی ئەوە بدەین کە ناوماڵی کورد کۆک بێ بە کۆدەنگی نیشتیمانی دەتوانین ڕێفەراندۆمێکی بەهێز کە قابلی تەعن و تانە و پاشگوڵگرتن نەبێ. مەسەلەی دووەم ئێمە باسی ئەوە دەکەین کە نرخی نەوت زیاد بووە و داهاتی هەرێم بەرەو باشتر دەڕوە 10% زیادی کردێ بابین دەبی موچەی خەڵکیش بەو ئەندازەی زیادکەین بە 10-15%. مەسەلەی سێم حتا ئەگەر پاشەکەوتیش هەیە بەڵام دەبی مادام باسی پاشەکەوت دەکەین دەبی سەری مانگ مرەتە بە کاتی خۆی موچەکە بدەین، چونکە ئەو کەسانی کە خێزاندارن هەمویان لە کاتی خۆیان دەبی شت بۆ مناڵەکانیان بکەن، لە کاتی خۆیان شیری مناڵەکان تاوا دەبی لە کاتی خۆ کرێخان و داوا دەکرێت لە کاتی خۆی پارێ ئەو کارە بە دەدرێت. بۆیە من ئێمە داوامان کرد لە حکوومەت لە سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت پێویستە لەگەڵ لایەنە سیاسیەکان دانیشی و لە ڕێگای دامەزراوە ئیداریەکانیش لە قەزا و ناحیەکان ڕووکردنەوەی بدە لەسەر ئەو مۆزوعە کەی بارودۆخی دارایی خەڵک چاکترە بێ وەکەی دەتوانی هەرێمی کوردستان بە ئیلتیزامات. سوپاس دەکەم کاک سعدی. ئەگەر بە کورتی وەڵامی ئەو پرسیارشم دێت لە ماوەیەکی کورتدا ئەوە ڕوەدەن. بەڵێ بە کورتی سەبارەت بە ئایا ریفراندۆم لە کاتی خۆیدا ئەنجام درێت یاخود دوا دەخرێت بە کورتی بێ سوپاس دەکەم. تەزەوردەم بە دڵنیاییەوە لە کاتی خۆی ئەنجام دەدرێت. بەڵێ بەڕێز ئەو لەحزەیە وایە. بەڕێز سعدی ئەحمەد پیرەندامی مەکتەبی سیاسی و تەبێژی یەکێتی نیشتیمانی زۆر سپاسی بەڕێز دەکەین کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ بینێرانی بەڕێز، سپاس بۆ کارانم تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ.